خێر کە زۆر جار دەستەواژە عەرەبیەکەی سەدەقەشی بۆ بەکارهێنرێت مانایەکی فراوانی هەیە، چونکە خێر تەنها چەند دینار و درهەمێک نییە ببەخشرێ و کۆتایی بێت. پرۆسەی خێر یاخود سەدەقە ئاستێکی معنەوی ئینجاکردەیی هەیە، یاخود پەیوەستە بە ڕۆحی مرۆڤەوە ئینجاکردەوەکانی. بۆیە لە کاتی ئەنجامدانی خێردا پێشتر ڕۆح ئامادەیە ئینجاجەستە. تەنانەت لە ڕووی پاداشتیشەوە ئەوەی کە بێتە ئەجر بریتیە لە قەسدی ناودڵ ئینجاکردەوەی مرۆڤ. بۆیە لە کاتی ئەنجامدانی خێردا مرۆڤ ئەبێتە خاوەنی ویژدانێکی ئاسوودە. ئاسوودەی دڵ و دەروون بەشی ئەوەکەن مرۆڤ لە پێناویاندا بەخشندە بێت. بەخشندەی گوشرا و خولاسەی خێرە، ئەشێ بەخشینی دراوێک لە جێگەی خۆیدا خێرێکی گەورە بێت. بەڵام لابردنی خەمی ناو دڵێکیش لە جێگەیەکی دیکەدا کە ڕەنگە بە دینار و درهەم چارەسەر نەکرێت دیسان خێر و سەدەقەیەکی گەورە بێت. کەواتە با بپرسین خێر چییە؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه ومن والاه. بخيراتني قرمي جنابتانا كم صلاة ولا بينراني برز وعزيز وشي خير لقرآن دا زور دوباره بوتوا وشيكي قشتگيرة بهمو برجواندي وشاكيك كتحقيق ببي بو إنسان كان كسك بيكا ويستيكي شاكي لبشتوا بي وكارك بشتا چوارچوي شتا برجواندي خوازو مصلحية كانوا بو إنسان يتر خير لقرآن بچن شواز هاتوا بچن مصطلحي جاجيا هاتوا بچن واتي جاجيا هاتوا بون من استخير لقرآن أهلي تفسير ينكدوا بمال وخواي قورة باسي إنسان كا مجرد كأماهر بغريزي إنساني بوني حزيل مال هي وإنه لحب الخير لشديد. حب الخير أهلي تفسير فرمون يعني حب المال بوشي چونکە بەڕاستی ئەم ئینسانە بەهۆی ئەم حب و غەریزەیەوە کە خوای پەروەردگار لە ناخی مرۆڤ بەدیهێناوە ئەمە بۆتە پاڵنەرێک بۆ ئاوەدانکردنەوەی سەرزەوی. ئەگەر مرۆڤ ئەمەی نەبوایە و بیشی زانایە ژیانی ئەم سنووردارە و تەمەنێکی کاتیە ئەو کاتە زۆر هەوڵی نەئەدا بۆ ئاوەدانکردنەوە. بەس خوا ئەمەی دروست کردووە لە ناخی ئینسانە ئەمە بۆتە پاڵنەرێک بۆ ئاوەدانکردنەوەی سەرزەوی و بۆتە پاڵنەرێک بۆ ئەوەی زیاد لەوەی خۆشی پێویستێتی کۆی بکاتەوە لە پاڵیا ئیتر خێر بکات چاکە بکا ببەخشێ. ئەگەنە هەموو مرۆڤەکان ئەوانەی توانایان هەبوو تەنها بەشی خۆیان پەیا کرد و ئەوانەی توانایان نەبوو ئیتر کەس نەبوو دەستگرۆییان بکە. بەس ئەم حبی خەیرە کە خوای گەورە بیستویەتی بەدیهێناوە بووەتە مای ئەو هاوسەنگیە لە ناو ژیانە ئەوانەی هەیەە زیاتر پەیاکەن ئەوانەی توانایان نێوەرەگرن لەوانەی کە هەیەە. کەلیمەی خێر لە زمانی عەرەبیدا کە کەلیمەیەکی گشتگیرە بۆ هەموو باشی و چاکیەکان لە ڕووی زمانەوانیەوە کۆمەڵێ معناگەلی سربەخۆ و گەورە و گرنگ و گشتگیر هەڵ ئەگرن کە لە قورئانە ئاماژەی فرەڕەهەندی بۆ کراوە بۆ دەستەواژەی خێر و لە قورئانی پیرۆزە زیاد لە 180 جار دەستەواژە و کەلیمەی خێر لە قورئانە ئاماژەی پێکراوە لەلایەن خوای پەروەردگارەوە. کەلیمەی خێر لە ڕووی زمانەوانیەوە واتە حەزکردن و ویست و مەیل و عەتفکردن بۆ ئەنجامدانی شتێک کە لەگەڵ هەست و ناخی ئینسانە بگونجێ و کەلیمەی خێر ئەو کەلیمەیە کە لە مقابلی هەموو خراپە و نەهامەتی و بەوبەختی و ناڕەحەتیەکان کە ڕوو ئەکاتە دەرونی ئینسان و ڕوو ئەکاتە جەستەی ئینسان کە پێی ئەوترێ شەڕ لە بەرامبەر خێرا ئەوەستەیە. خێری ژواتە دەستەبەرکردنی هەموو باشی و جوانی و چاکی و خۆشی و ئاسوودەییەکان هەم بۆ ناخی مرۆڤ و هەم بۆ لایەنی جەستەیی و بۆ لایەنی ژیانی کۆمەڵایەتی و خێزانی و تاکتاکی کۆمەڵگەی بەشەری کە ئینسان دەستەبەری ئەکات. دەستەواژەی خێر ئەوەیە چونکە خوای پەروەردگار لە چەندەها دیمەن و لە چەندەها ئاەتە ئاماژە بە کەلیمەی خێرەکە. یەکێک لەوانە ئەم ئومەتە کە ئومەتی ئیسلامە خوای پەروەردگارە فەرمێ كنتم خەیرە ئومەتین ئوخریجەت للناس، یعنی کۆمەڵگەی موسڵمانان گەلی موسڵمان نەتەوەی موسڵمان باشترین نەتەوەیەکن لە ناو مرۆڤایەتیە کە لە ناو مرۆڤایەتیە بڵاو ئەبنەوە بەو خێرەی کە پێیانە، چونکە خەیریەتەکەیان لە پەیامەکان وەرگرتووە کە پێی ئەوترێ پەیامی ئیسلام و نوری قورئان کە خوای پەروەردگار لە ئاسمان و دای بەزاندووە. خێر چاکەکردنی کەسانێک کە بەرامبەر بە کەسانێکەوە پێویستیان پێیەت و یارمەتیان بووی لە کاتێک ئەوان زۆر احتیاجیان پێی هەیە و یارمەتیان بدەی. مثل بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جارێک لە مەدینە بوو جەماعەتێ لە مڵەر
عشرەتی پیانە مڵەری هاتن زۆر فەقیر بوون و لیباسەکانیان دڕابوو پێڵاو لە پیانە نەبوو پێغەمبەری خوا زۆر بێتاقەت بوو زۆر بێتاقەت بوو پیان جە سەحابەکانی بان کرد و هەڵی نان لەسەرەوە کەوا یارمەتیان دەن و چاکیان لەگەڵا بکەن و یارمەتیان دەن لە خێر و ئەحسانیان لەگەڵا بکەن و بۆەوەی کەوا لەو ناڕەحەتیە لەو احتیاجی ڕزگاریان بێ سەحابەکانیش بەکەم و بە زۆری ماڵ و سەروەتێکیان کۆ کردو لە خواردن و خواردنەوە و خواردن و لیباس دان بەو هینانە ئەمجا پێغەمبەری خوا دڵی گەشاوەکو ئاڵتون ڕەنگی زەرد و جوان بوو چاکەکردن ئیسلام و ئاکا لە ئینسان کەوا ئینسان هەڵەنێ لەسەرەوە کەوا ئینسان چاکە بکا خێر بکات بۆ ئەوەی کەوا کەسانێکی تر قازانج لەو چاکەیە وەربگرن و ئیسیفادەی لێ بکەن و تەعاون دائیمەن لە بینی بەنی ئادەمەکان نەوەکانی ئادەمە هەبێ و خۆشەویستی و برایەتی و تەعاون و یەکریزی بدی خەڵکە یەکریز بن بۆ ئەوەی وەکو چۆن ئینسان لە سەفی جەماعەتە یەکریزە لە خۆشەویستی یەکتریان لە پەیوەندی لە بین یەکتیان هاوتا بن یەکسان بن. طبعا خیر بریتە لە هەموو ئەو کار و کردوانەی ئینسان پێی نزیکە بێتەوە لە خوای پەروەردگار جا بەخشینی ماڵ بێت یاخود سەدەقات و خەیری تر بێ کە ئینشاءڵڵا لە دوایە ڕوونیەکەینەوانی جا لە قورئانی پیرۆزدا خەیر بە زۆر مەعنا هاتووە یەکێک لەوانە ماڵ و سەرۆت و سامان و داراییە یەکێک لەوانە چاکەکردنە کە هەروەها بە معنای ڕەحمەتی خوش هاتووە وەکو حەزەتی موسا فەرمی ئینی لما ئەنزەلتە ئیلەیە من خەیر فەقیر یعنی خۆیان من زۆر ئاتاجی خەیر و بەخششێکم کەوا لەلایەنی تۆ پێم بگات لەبەرەوە خێر تەنها بریتی نییە لەوەی کەوا ئینسان ماڵ و سەرۆت و سامان و دارایی ببەخشێ بەڵێ یعنی بە شێوەیەشی گشتی بۆ بیر و مێشتی ئینسان کە باسی خەیرەکرێ لایەنی پارە و سەرۆت و سامانەکە ئەچێت بۆ زەهنی ئینسان بەڵام حتمەن شتەکانی تریش ئەگرێتەوە هەموو ئەو کار و کردەوە پەسەند و جوان و شەرعیانی کەوا ئینسان بۆ ڕەزامەندی خوای پەروەردگار ئەیکا خێری خۆی تێدایە یا خێری ماڵ و خێزان یا خێری کۆمەلگا و مجتەمەعەکەی تێدایە ئەوانە هەمووی داخڵی پێناسەی خێرکردنن. پێناسی خێر زۆرە خێر وەکو سەدەقە لە پارەوە هەر وەکو ڕسمیاتی زەکاتیش حسابکەی چۆن لە پارە هەیە لە ئاڵتونا هەیە لە مەڕووماڵاتە هەیە لە کشت و کاڵە هەیە لە بەر و بیم و شتانە هەیە بەڵام خێرەکان نەوعی تریشی زۆرە پێناسی خێر بەڕاستی تەنها لەوانان یەشتێکی عامە هەر هیچ نەبێ ئەلکەلیمەت و طەیبەت و سەدەقە هەر قسەیەکی خۆش یا ڕێگەی بەیەکی پیشان ئەدەی هاوکاریەکەی سڵحەکەی خێرەکان ماشەڵا زۆرن حەت دەنگە خورما ئەدەی بەدەم کەسێکەوە بە تایبەتی ئێوارانی ئائیسەکەوە مانگی ڕەمەزانە خێر ماشەڵا خوای گەورە ئەوەی داناوە ئەوە هەڵوێستی موسڵمان هەمووی خێرە بە شەرتێ بۆ نیەتۆ بیکاو بزانێ جەزا و پاداشی وەرەگری. بەڵێ پانتایی بەردەم خێر زۆر فراوانە و تەنها چەند شتێکی ڕواڵەتی ناگرێتەوە بۆیە بۆ تاچی دیندار ئەوە گرنگە چۆن سەر لەبەری ژیانی خۆیە کاتە خێر ئایا ئەما کرێت بەڵێ بۆ نە بەڵام کەمێک وردی و دیقەتی باشی پێویستە خۆی پەروەردگار شعور و درکێکی گەورەی بە مرۆڤ بەخشیوە هەروەها لاشەیەکی خۆگر و بەهێزیش زیهن و شعوری مرۆڤ هێندەی قەبارەی لاشەکەیەتی کەواتە سەرنجام ئەگەینە ئەوەی مێشکی مرۆڤ فەرمانی پێکات لاشە ئەتوانێت جێبەجێ بکات کەواتە ئەشێ لە ڕێگەی مێشک و بیرکردنەوەیشی باشەوە ببینە خاوەن فەرماندەیەکی باش بەو مانایی خێر لە مێشکمانە هەڵگرین بۆ ئەوەی فەرمان بەلاشەمان کات تاوەکو بە شێوەیەکی کردەی خێر ئەنجام بات بەمە شەبینە خاوەنی خوڕەوشتێک کە سەر لەبەری ژیانمان ئەکاتە خێر. لە قورئانی پیرۆزە نزیکەی 63 جۆر خێر باس کراوە بە شێوەیەکی گشتی فەرموویەتی وەفعلوا الخەیرە لعلەکم تفلحون يعني ئەم فعلی خێر ئەنجام بدەن فعل ئیتر دیارە ینی شتێک کە پێوترێک کردار چ ئەوەی کە هەڵسێ بە ئەنجامدانی گواستنەوەی مڵکێک کە هی ئەوە بۆ کەسێکی تر بەبەخشین بە یارمەتیدان بە هاوکاری چ ئەوەی کە بەرژەوەندێکی تر بە هۆکار و وەسیلەیەکی تر تحقیق بکە هەر پێوترێ فعل و پێوترێ عمل. قورئانی پیرۆز داوامان لەیەکا کە ئێمە ئاوا بە شێوازی جیاجیا ئەو خێرە ئەنجام بدەین چ ماڵ بەخشین بێ وەکو ئەوەی وەیطعمون الطعام على حبه ینی زۆر خۆشیشی ئەوێ و بەڵام ئەیشی بەخشێ وەکو ئەمەی ینی بە شێوازی جیاجیا وەکو ئەمەی کە مەدحیەوە ئەکا کە ئەمە ئەکا زەمیەوە ئەکا کە نایکا
ئەجر و پاداشتێکی گەورە دانێ لە بەرامبەر ئەمەوە کە ئەوە ئەکا و زەمی کەسانێکەکە کە چروکن و ناتوانن ئەو ومن یوق شح نفسه فأولئک هم المفلحون مەدحیانەکە هەموو ئەمە ئەچێتە چوارچەوەی هەموو جۆرە لە خێرەکانەوە چوتن چکردن چ ماڵبەخشین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی هەموو مسلمانێک سەدەقەی لەسەر لەو فەرموودا کە ئیمامی بوخاری و مسلم ئەگەڕنەوە على كل مسلم صدقة عرضیان کرد فإن لم يجد ئەگەر توانای نەبوو فەرمووی بچێ کاسپی بکە و هەوڵ با و لەوەی کە هەیەی بەخشێ عرضیان کرد ئەگەر ئەمەشی بۆ نەکرا فەرمووی بچێ یارمەتی دەرحاجەیە بدا ینی کەسێک بە خاوەن پێداویستیەک هەیە پێویستی بە یارمەتی ئەم هەیە فەرمووی ئەگەر عرضیان کرد توانای ئەمەی نەبوو فەرمووی ئەمەی تر ئەو ئینسانە فليعمل بالمعروف وليمسك عن الشر يعني هر تنيا چاکە بکە و لە خراپە بەدوور بێ ئەوە خەیرە معنای ئەوەی هەموو شتێ هەر خەیرە الكلمة الطيبة صدقة لفرمودەکە کە متفق عليه تبسمك في وجه أخيك صدقة يعني هر پێ بکەنی زەردەخەنەیە بکەی بەڕووی برایەکی مسلمان تا لەبەر خوا و دڵی خۆشکەی ئەمە بێتە سەدەقە وشەیەکی خێر بڵێ دڵی خۆشکەی دڵی بیتەوە ورەی بەرزکەیتەوە پشتیوانیکەی ڕێنمونیکەی هەمووی خێر و سەدەقەیە کەواتە لە ئیسلامە خێر قەتیس نەکراوە تەنها لە بەخشینی ماڵە بەڵکو خێرەکە بە شێوەیەکی گشتیە گشتگیرە هەموو شتێکەگرێتەوە کە بەرژەوەندی مرۆڤی تیابێ زیانێکی لە دوور بخاتەوە یا قازانجێکی بۆ بهێنێ ئیتر جاری وا هەیە شتەکە بەکردەوە ئەکرێت جاری وا هەیە بە گفتارەکرێت جاری وا هەیە بە هەڵوێست و بڕیارێکەکرێ جاری وا هەیە تەنها بەبوون و تو حزوری تۆ ئەکرێت لە شوێنێکا سەوادی کۆمەڵک ئەهلی خێر زیاد بکەیت جاری وا هەیە بە بێدەنگی ئەکرێ ئەو خێرە شتێک ئەوترێ تۆ نابیتە گەیاندنی پۆستەی مەسەرەن خراپی ئەموو ئەو بیگەێنی و بڵاوی بکەیتەوە بێدەنگ بوونەکەی تۆ لەوێ کۆتایی پێهێنی ئەبێتە خێر دەنی کەواتە هەڵوێستەکان گفتارەکان کردارەکان بەخشینەکان ویستەکان هەمووی ئەچێتە چوارچەوەی خێرەوە و قەتیس نییە تەنها لە یەک جۆر ماڵ بەخشین یا هەر شتێکی ترەوە دەستەواژەی خێر ڕەهەندەکانی و لایەنەکانی زۆر فراوانە خوای پەروەردگار کە ئاماژەی پێکردووە لایەنی دەرونی لایەنی کۆمەڵایەتی لایەنی معنەوی لایەنی مادی بەگشتی خێر هەموو لە هەموو لایەکیا دەستی باڵای هەیە بۆ برەوپێدان و بۆ بزاوتی ژیانی مرۆڤایەتی ئەوە تا خوای پەروەردگار ئەفەرمێت وئین یەمسەسکە الله بضر فلا کاشف له إلا هو وئین یوریدکە بخەیرین فلا راد لفضله ئەگەر خوای پەروەردگار کەسێ تووشی نەهامەتی بکە هیچ کەسێ ناتوانێت بێتە فریای و کەسێکیش کە خوای گەورە خێری بەسەرا بڕژێ هیچ کەسێک نییە ئەو خێرەی لێ مەنع بکات و لێ بسەنێتەوە و پێغەمبەری خوا ئەفەرمێت حتا لە دەربڕینی وشەکانە لە ئاراستەکردنی دەستەواژەکان بەرامبەر کەسێکە خوای پێغەمبەری خوا فەرمێ ساڵ سەلەم ئەگەر توانیتان قسەی خێر بکەن ئەگەر نەتانتوانی بێدەنگ بن بێدەنگ بوون لە وتنی قسەیەکی خراپە خۆی بۆ خۆی خێرە کەواتە خێر لە دەربڕینەکانە هەیە لە ئەنجامدانی کارەکانە هەیە لە ئاراستەکردنی خەڵکیە هەیە بەرەو باشە لەگەڵ ئەوەشە ماڵبەخشین بەخشندەی لە ڕۆمادیەکەیەوە ئەویش بەشێکە لە خێر کە ئەنجام ئەدرێ هەرکو خوای گەورە فەرمێ کە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە مەدحی دۆستانی خۆی کە ئەفەرمێ ئولائیکە یوسارعون فی الخەیرات ويدعوننا رغبا ورهبا کەواتە پاڕانەوەش بەشێکە لە خێر ئەوە تا خوای گەورە فەرمێ دۆستانی من بەڕاکردن بە پەلە بە هەڵمەتن بۆ دەستگرتن بە خێرەوە یا دەستەبەرکردنی خێری خۆیان ويدعوننا رغبا ورهبا خوای گەورە فەرمێ بە ڕەغبەت و بە ڕەهبەت بە ترس و بە ئومێدەوە ئەپاڕێنەوە لە خوای پەروەردگار کەواتە پاڕانەوە و لاڵانەوەش لە خوای پەروەردگار ڕەهەندێکە لە ڕەهەندەکانی ئەنجامدان و بەرقەرارکردنی خێر لە ناخ و ژیانی ئینسانی مسلمانە خێر ئەنواع بەشی زۆرە یەکێک لەو بەشەکانی سەدەقە و بەخشینی ماڵە یەکێکی تری ڕوخ تەوەجو پێغەمبەری خوا فەرمێ تەبەسمک فی وەجهی ئەخیکە سەدەقە فەرمێ ڕوو خۆش بەرامبەر بە براکە ئەوە خێر و چاکەیە و ئەگەر ئەزیەتێ لەسەر ڕێگەیەکە لاوی لە مسلمان لابدێ ئەوەش هەر خێرە بەشێکە لە خێر بەشێکە لە ئیمان لە چاکە خێر ئەنواعی زۆرە بەشێکیان سەدەقەیە ئیتر ڕووخۆشی بێت یارمەتی تەعاونی یەکێ بێ و خوا متعاون على البر والتقوى بێت ئەوەش هەر خێرە ئەنواعی زۆرە خێر کەسێکەوە محتاجە ئەچی بەدەمیەوە کەسێکەوە فەقیرە برسیەتی لە برسیەتی ڕزگاری ئەەکەی کەسێک ڕوتە پۆشتەی ئەەکەیتەوە کەسێکەوە
ئیشێکی بە تۆ هەیە ئیشەکەی بە تەنها ناڕات و ئەچی یارمەتێکی ئەمانە هەموو خێرن وجوهی خێر ڕێگەی خێر زۆر زۆرن بەوە کەواوەکو خۆمان لە پێشە خۆمان پێی هەڵسین و کەسانێکی تریش کە ئەیان ناسین و پەیوەندی هەیە لەگەڵمانە هەڵیان بنێن بۆ ئەوەی کەواوەکو ئەو ئیشە خێریە ئەنجام بدەن و بیکەن بەو شێوە ئەتوانین بین بە ئینسانکی خێرخواست لە فەرمودەیەکە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی لەسەر هەموو مسلمانێک هەیەکەوە خێر و سەدەقەیەک بکات جاوتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چێ هەیە ئەگەر بتوانی ئەوە بکات ئەگەر نەیتوانی ئەوە بکات فەرمووی با هەوڵ بدا کار بکات و سوود بەخۆی بگەینێ و ئەوکەی تریشی خێر و سەدەقەی لێ بکات فەرمووی یا ڕەسوڵ الله ئەگەر نەی بۆ ئینسانە نەیتوانی فەرمووی با هاوکاری کۆسکەوتویەکی خاوەن پێویستی بدا وتیان یا ڕەسوڵ الله ئەگەر ئەوەش نەتوانێ فەرمووی با خۆی چاکە بکە ئەوەندی کە لە دەستی دەیانی ئەو چاکانی کەەوە پارە و سەرۆت و سامانی ناوێت و خۆی بژێڕێتەوە لە شەڕ و خراپە شەڕ و خراپە نەکە فەرمووی ئەوانە هەمووی بە سەدەقە نووسرێ بووی لە فەرمودەیەکی ترە فەرمووی هەج ڕۆژێکە ڕۆژە بێتەوە بەسەر مرۆڤ و ئادەمی زادەکانە فەرمووی خی گەورە خێرێکی نووسیوە لەسەر ئەو جونگانی کە بە ئێمەی بەخشیوە جا فەرمووی ئینسان هەر هاوکاری دوو کەسەکە بینی دوو کەس ڕاست دەکاتەوە بینی دوو کەس ناخۆشە بینی دوو کەس خۆشەکاتەوانێ ئاشتیانەکاتەوە فەرمووی ئەمە سەدەقەیەکی بۆ ئەنووسرێ فەرمووی ئەگەر ئینسان کەسێک پەچی کەوتووە یارمەتیەدا لە ینی بارێکی لەگەڵ بارەکە لە ئاژەڵەکەی سابا بڵین سیارە ئۆتۆمبیلە بارەکەی لەگەڵ بارەکە سیارەکەی عاتڵە یارمەتیەکێدا فەرمووی ئەمانەش خێر و سەدەقەیشان بۆ نووسرێ فەرمووی وشەی جوان جاری وای ئینسان هیچی پێ نییە بەس قسەیەکی جوان و قسەیەکی خۆش و دڵی کەسێک خۆشەکە و زەردەخەنەیەکە خاتە سەر لێوی کەسێکەوە خەفەتێک و بێتاقەتێکی هەیە فەرمووی ئەوانەش هەمووی خێر و سەدەقەن فەرمووی هەموو هەنگاوێکە ئینسان ئەینێ بۆ مزگەوت و بۆ نوێشکردن ئەمانە هەمووی سەدەقەیەک و خێرەکە و خۆی گەورە خێری بۆ نووسێ هەروە فەرمووی هەر ناڕەحەتیەک لەسەر ڕێگا کە لایە فەرمووی ئەمە خێرێکی بۆ نووسێ ئینسان جاریوە بە ڕێگایەکە ڕووی بلۆکە شکاوێکە پاچە ئاسنێکەکەەوە عەزێتی خەڵکەدا ئەمانە فەرمووی ئەمانە هەمووی خێری بۆ ئەنووسێ نەک بە پێچەوانەوەکو ئێستا بەداخۆ لە هەندێک شوێنێ بینی ئینسان لە جیاتیەوە خێرانە بکەن ئەو شتە ناڕەحەتە ناخەنە سەر جادە و شوێنە گشتەکان بەشەکانی خێر زۆرە فعلنیسە لە مەسلەی مادا خی گەورەوەتە دەفەرمێ و فی ئەموالهم حق للسائل والمحروم لەو ماڵ و سەرۆتاکە هەتانە بەشی هەژار و فەقیرەکانی تایە ئەمە خۆی لە خۆی ئەگەر کەسێ لە غەیری زەکاتیش حەق بدا ئەسڵی ئەو ئاەتە لە فەرمودەیەکە ئەفەرمێ ئەوە بێژگە زەکاتە یعنی کەسی ئیتر بڵێ بەخوا زەکاتم دەرکردو و با هەرچەنەی هەبێ لەوەشیا کە هەیەی زەکاتیشی لێ داوێشتە حەقی هەژارانی تایە لەبەرەوە بەڕاستی بۆ ئینسان هەموو هەژارەکان هەست بۆ بکەن کە ئەم کەسە هەیەی هەر تەنها خوێنێ بڵێ بەشی خۆم هەیە بەشی مسلمانانیشی هەیە بەشی هەژارانی هەیە وەسەخی و بەشندەیە ئەمە لایەک و لایەکۆ قورئان دەفەرمێ وەسڵح خەیر يعني الصلح جاري وهي لصلحة خير أو خير رشاو دكي جاري وهي لخدمتي باكو دايكتا هم واجبك شيء خيرك جوريه جاري وهي بكرتي مشكلي كسيك والله في عون العبد ما دام العبد في عون أخيه يعني لهمو أمانة خير الناس من ينفع الناس بلا من ينفع الناس شتيكي يا براسي زور كس هي برزان أو ما اللي بينشي بونيتي صدقة وخير وجائزة وباداشي روجي دعائي ونايكا هەرکەس بەونیەتەوە نەیکا دیارەوە خێرێکی دنیایی هەیە بەڵام قیامەتی نییە خێر لە ڕووی کۆمەڵایەتیەوە دۆخێکی زۆر باش و گەرم و گوڕ دروستەکات ئەوەی لە شەرعا پێیە گوترێت سیلەی ڕەحم واتە هۆکارێک بۆ گرێدانی ئولفەت و پێکەوەلکاندنی ئاسی پێکەوە بوون و یەکتر ویستن خێر کە بێتە چاوک بۆ کردەوەی باش بە تەواوی مانە لەسەر چاکەی بەرامبەر وەستاوە واتە ئەمانەوێت لەگەڵ یەکتریدا بەخشندە و میهرەبان بین ئەمانەوێ هەمیشە بە شێوەیەکی باش لە نزیکی یەکترەوە بژین ئەمانەوێ ژیانمان وەک باخچەیەک لێ بکەین ئەگەرچی گوڵەکان لە ڕنگ و بۆندا جیاوازن بەڵام هەمویان پێکەوە ئەبنە گوڵستان هەر بۆیە لە ڕووی ئاینداریەوە بۆ بڕواداران دەستکراوەی و خێرکردن و بەخشندەی لە پایە گرنگ و سەرچیەکانی پلەی ئیمانداریەکی کامڵە واتە ئەوەی دەستکراوەیە و چاوی بەخشندەیە و دڵی خاوەن پانتایەکی فەرەحانیە ئەشێ ئیماندارێکی کامڵ و سالمی ئەو تۆ بێت کە سەر لەبەری ژیانی لە ناو خواویستی و مرۆڤ دۆستی بەرێتە سەر بەمەش لە قیامەت و لە ڕۆژی ئێستا خێری خۆی مسۆگەرەکات
دینی ئیسلامە چەند شتێک دائنرێ کە ئەبێتە حافز و پاڵنەر بۆ ئەوەی مرۆڤی مسلمان هەن بدرێ پێی ببێتە مرۆڤێکی خێرخواز واتەویستی چاکەی ببێ بەردەوام چ لە بەخشینەکان یا چ کردار و گفتارەکانی کە لە سەرەکیترینیان بریتیە لە ئامانجی دەستخستنی ڕەزامەندی خوا کە ئەمە بابەتێکی زۆر گرنگ و مهمە مسلمان لی تێگا ئەمە یەکێکە لەو شتانەی کە بەردەوام نوێیە بەردەوام پاڵنەرێکی زاتیە و لە ناخی ئینسانە حەزوری هەیە کە تۆ ئەچی ئەتەوێ مەرحەبایی کەسێ بکەی بیر دەکەوێتەوە خۆ ئەمە پاداشتی تایە کە ئەتەوێ سەردانی نەخۆشێ بکەی بیر دەکەوێتەوە خوای گەورە ئەفەرمێ لە قیامەتە عەبدەکەم نەخۆشکەوتم بۆ نەهاتی بۆ لام ئەویش بەسەر سوڕمانە و پرسیارەکە پەروەردگار تۆ ڕەب العالەمینی چۆن نەخۆشەکەوی خوای گەورە ئەفەرمێ فڵانە کەس نەخۆش بوو ئەگەر بەهاتی تایە منت دەسەکەوت لەوێ من لەوێ بووم یعنی چی من لەوێ بووم ینی وەک وایە سەردانی منت کردبێ ئەم پاڵنەرە کە ئەم ئینسانە بەردەوام ڕەزامەندی خوای لە مێشکایە و حەزوری هەیە یەکێکە لەو شتانە کە بحاندەرە و بەهۆیەوە ئینسان ئەتوانێت ببێ بە ئینسانێکی چاکەخواز بە ئینسانێکی خێرخواز بە ئینسانێکی خێرۆمەند یەکێتر لەو شتانە بریتیە لە قووەتی ئەخلاقی واتە ئیلتزاماتە ئەخلاقیەکان کە لە مرۆڤە مسلمان و نامسلمانەکانە ئەمە کاریگەری هەیە جاری وا هەیە هەر بە سروشتی ئینسانی بوونی ئینسانێ بەوەی کە مرۆڤ بێتە مرۆڤێکی دۆست مرۆڤ دۆست هەمیشە حەز بە چاکەی خەڵکیەکە هەستی زیانگاندنی بە بەرامبەرەکان نییە ئەم ئینسانە کە چاکەیەگەکە خۆیشی ئاسوودەیە بەردەوام تەمەنایەوە کە خەڵک چاک بە دوور بە لە شەڕەنگێزی لە خراپە ئەمە لە ناخی ئینسانەکانە بوونی هەیە ئیتر جاری وا هەیە وتعاونوا على البر والتقوى وتعاونوا یعنی یارمەتی بدەن هاریکاری بکەن بەس نافەرمێ لەگەڵ کێ بەس مهمەوەیە شتەکە بڕ بێ خێر بێ چاکە بێ وتەقوا بێ واتە بچێتە سنووری ئەو شتانەوە کە خوا پێی رازیە وانە یعنی لەگەڵ کێ ئەم هاوکاریەکەی دیار نییە لە ئاەتەکە بەس لەسەر چی هاوکاریەکەەکەی دیارە وانە کەواتە گرنگیەکە ئەمەیە خەڵکی تریش هەیە ئەم ویستی چاکەی هەیە بە ئیلتزاماتە ئەخلاقیەکە بە دافعی ئینسانیەکە ئەویش کۆ ئەبێتەوە کەوابێ ئەگەر خێرخوازەکان خێرویستەکان مرۆڤە چاکەکان کۆبوونەوە لەسەر پرۆژەیە کە پرۆژەکە چاک بوو با ئەوان بێ دینیش بن دینیشیان جیاواز بێ هەرچی ببن تۆ ئەتوانی ببیتە هاوکاریان پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام ئەفەرمێ لە پەیمانی فزوولا بووە حلفی فزول ئەفەرمێ بۆ یارمەتیدانی ستەم لێکرا و کۆبوونەوە و بڕیاریاندا کەستەم نابێت لەم شوێنە بکرێ و کەستەمی لێ بکرێ لە ماڵی عەبدوڵای کوڕی جدعان خۆی تەمەنی نزیکەی 20 ساڵێ بوو دوایی کە بوو بە پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام ئەیفەرموو ئەگەر ئێستێش ئەگەر بانگ بکرێم لە ئەجەبت و ئەگەر بانگ بکرێم بۆ شتێکی وا هەر ئەچم بەدەمیەوە ینی خۆ بەرامبەرەکانیش دیار بوون کافر بوون بێ باوەڕ بوون بەس لەبەرەوەی شتەکە مەشروع بوو چاک بوو ئاوایە کەواتە ئەمە دووەم شتە کە زۆر شتێکی گرنگ و مهمە یەکێتر لەو شتانی کە ئێمە ئەکا بە ئینسانی خێرخواستەوەیە کە ئێمە هەرچی بکەین پاداشتی وەرەگرین هەر ماڵێ ببەخشین خوای گەورە شوێنەکەی پڕکاتەوە ئەمە زۆر مهمە یعنی ئێمە خوای گەورە داوای قەرزمان لێکا من ذا الذي يقرض الله قرضا حسنا کە تۆ بزانیش خوا قەرزێک لێ داواکا و پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام بفەرمێ خوا گەورەی ئەکا پەخێوی ئەکا وەکو چۆن کەسێکتان بەچکەی ئەسپەکەی گەورە ئەکا و تا گەورە ئەبێ ئەوە بەخێوی ئەکا بەدڵی خۆی هەتا فەرمێ بە ئەندازەی کێوێکی لێبێ هەر چاکەی کە من و تۆ ئەیکەین خوا ئەیپارێزێ بۆمان لەوێ ئەمانداتەوە وە زیاتریشی ئەکا ئەمەش هەندێکی ترە ئەم سێ هەندەری سەرکین لە مرۆڤە بەتابەت لە ناو ناخی مسلمانە کە ئەتوانێت بەهۆیانەوە ببێ بە ئینسانێکی خێرخواز بۆ بەردەوام لە خێرا بێت خێرخواز بوون خۆی خەیریەت چاکیەت ئەبێ لەسەر بناغە بێ باشترین شتێک کە ئینسان بتوانێت لەسەری پێگەی خۆی قایم کا بۆ ئەوی کەسێکی خێرخواز بێت دروستبوونی بیر و باوەڕێکی دروستە و کەسایەتێکی سربەخۆ وەرگرتنی لە کەسایەتی باشی پێش خۆیەوە کە گەورەترین قودوە بۆ ئێمە کە ئێمە لێوەی فێری خێر بین پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سڵات وەسەلام پاشان کاروانی پێغەمبەران کە کاروانێکی خێر بەرپاکەر بوون لەسەر گۆی ئەم سەرزەویەدا لەژێر ئەم ئاسمانەشینەدا بەناو هەموو ڕەهەندەکانی کۆمەڵگەی مرۆڤایەتیە خێران بڵاو کردەوە ئێمە بۆ ئەوی ببینە کەسایەتێکی خێرەومەند خێرخواز باشترین شت ئەوەیە یەکەم دەست بگرین بە پەیامی خوای پەروەردگارەوە دووهەم پابند بین بە ئەخلاقی پێغەمبەرانەوە عەلەیهیم الصلاة والسلام بەتایبەتی پێغەمبەری ئەکرەم محەممەد المستەفا صلی الله عليه وسلم چونکە خۆی بۆ خۆی هەڵسو کەوتەکەی بینینەکەی دانیشتنەکەی قسەکردنەکەی دواندنەکەی
هەڵسوکەوتی لەگەڵ کۆمەلگا هەر هەمووی بەخێر بۆ خەڵکی ئەشکایەوە حتا دوژمنانیشی لە خێری پێغەمبەری خوا بەهرەمەند بوون یەهود و نەسارا کە لە ناو شاری مەدینەدا بوون لە خێری پێغەمبەری خوا بەهرەمەند بوون و لەو خێرەی بوون چەنەها کەس هیدایەتیان وەرگرت کە لە کاتێکە ئەیانوت ئێمە بە چ شێوەیەک مامەڵە لەگەڵ تۆ ئەکەین کەچی تۆش بە چ شێوەیەک لەگەڵ ئێمە هەڵسوکەوت ئەەکەی ئەیوت من وەزیفەم خێر بڵاوکردنەوەیە من خوای پەروەردگار فەرمانی پێکردوم ئاوا بم ئێوە ناخ و دەروون و نەفس و شەیطان فەرمانتان پێ ئەکا خراپ مامەڵە لەگەڵ منا بکەن بەڵام من خوای پەروەردگار پەروەردەی کردوم لەسەر خەیریەت کە ئەبێ خێر بڵاوکەمەوە بۆیە بە جوانترین مامەڵەی لەگەڵا ئەکردن لەگەڵ خەڵکی یەهودا لەگەڵ خەڵکی نەسارا لەگەڵ خەڵکی جاهیل و نەفامە لەگەڵ خەڵکی سادە و هاکەزاییە کە پێغەمبەری خوا ئەبووە هیدایەت بۆیان و دەستیانەگرت بە ئیسلامە و تەوبەیان ئەکرد و ئیمانیان نەهاورد کەواتە باشترین شتێک کە ئێمە بەرەو خێر بەرێ شارەزابوونمانە لە ئیسلام و چەسپاندنی بیر و باوەڕ و عەقیدەی مسلمانانەی دروست و ئیسلامی دروستە لەگەڵ ئەوەشە شارەزابوون لە ڕێبازی پێغەمبەری خوا و پابەندبوون بە ڕێبازی پێغەمبەری خواوە باشترین داینەمە و هەڵسوڕێنەر و وزە پێبەخشە کە ئینسان لەسەر خێر دروست بێت و لەسەر خێر ڕەوتی ژیانی بەڕێ بکات شەردی هەر لەگە مسلمانە بێکەی هەر ئەوەی کە ئینسان بوو حەقی هەیە بەسەر ئینسانەوە مادەم ئینسان بێ و خوای پەروەردگار دروستی کردووە چاکە لەگەڵ ئەوەش چاکە و خێر لەگەڵ ئەوانشا ئەنجام بدەی هەر بە خێر حەسێبە و هیچ فەرقێکی نییە حتا مەسەلا وەختی خۆی کە زلامە کەسانێ بوون کەوا بەندە بوون و مسلمان بوون کە مسلمانیش نەبوون دوای ئەوە بۆ کە ڕزگار بێ یارمەتیان درراوە بۆ ڕزگار بوون دوایی مسلمان بوون و دریان پەیوەست بووەوە بە ئیسلام و ئیسلامیان خۆشگەرەک بووە حتا پێغەمبەری خوا لە غەزایەکە سەرۆت سامانی زۆری حیوان بەخشی بە جەماعەتێکەوە مسلمان نەبوون عەرەبی دەشتەکی بوون یەکیان چوو بە ناو قەومەکەی وتی ئەی قەومینە وەڵی ئەم محەممەدە ئەوە دڵی باشە ئەوە وەزعی باشە ئەوە ئینسانێکی بەڕەحم بەزەیە ئەو ئەگەر کەسێ بچێت بۆ لای ئەوەی پێ ئەبەخشێکەوە قەت محتاج دەبێ و فەقیری بەخۆیەوە نەبینێت فەرمی هینوا بوو مسلمان نەبوو ئەها شتی بدێتەوە وردە ئیسلام لە دڵیا جێگیرە بوو مسلمانە بوو بەخۆی ئەو چاکان و کە پێغەمبەری خوا بەرامبەری ئەی کرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی ئینسان بێئومێد نەبێ لە خێر هەرچەندە کەمیش بێ اتقوا النار ولو بشق تمرة پێغەمبەری خوا فەرمووی خۆتان لە ئاگری دۆزەخ بپارێزن با لە تەخورمایەکیش بێ ئەنجا بە ئافرەتانی مسلمانی هان ئەدا ئەی فەرموو ئەی ئافرەتانی مسلمان ئێوە لە خێرکردن بۆ دراوسێ خوشکە دراوسێکەتان دەستە خوشکەکەتان کە دراوسێتانە بە کەمتەرخەمی نەکا بە ئەگەر قاچی مەڕێکیش بووە بۆی بنێرێ خێر و سەدەقەیەکە ینی نەڵێ وڵا ئەوە هیچ نییە ئەو تۆزە چییە بۆی نەنێرم فەرمی ئەوش هەر خێر و سەدەقەی و بە کەمی نەزانێ بۆیە ئەگەر خوای گەورە کردی ئەو ئینسانە خوای گەورە دەسەڵاتێکی دابوو ئەبێ ئینشاڵڵا ئەو مسلمانە ینی لە چاوەڕوانی ئەو خەڵکانێک هابێت کە زۆر ینی هاوکاری خەڵکی بکە ینی لە مستەوای ئەو سەروەت و سامانەیە بێت کە خوا پێی بەخشیوە و وەکو شکرانە بژێریەک بۆ خوای پەروەردگار کە ئەو سەروەت و سامانەی پێبەخشیوە وەکو چاوەڕوانی کشکە مسلمانان لیان هەیەکەوە زۆر ببەخشێ و دەستی کراوە واڵا بێ ئەبێ ئیشەڵا وابێ بەڵام ئەگەر قەدەر وڵایشتر لەگەڵ هەوڵ و جوهودی خۆشە بەڵام سەروەت و سامانی بەو شێوازە نەبوو ئینسانی مسلمان ئەتوانێ بە شێوازەکانی تر وەکو لە پێشەوە باسمان کرد بەوەی کەوا لە دەستی دێ لە ئەخلاق و لە ڕەوشتی جوان ئینشاءڵڵا ببێتە ئینسانێکی چاکەکار و خێرخواست وەکو لە فەرمودەی ترا هاتووە کە فەرمووی ئەی مسلمانان ئێوە ناتوانن بە سەروەت و سامان و پارە بە هەموو مسلمانانە ڕابگەن بەڵام فەرمووی بە ئەخلاق و ڕەوشتی شیرین و جوان وەکو لە فەرمودەکەی پێشوا ئاماژەمان پێکرد پێکەنین و زەردەخەنە و قسەی خۆشکردن بۆ خەڵکی دڵی خەڵکی خۆشکردن دوورکەوتنەوە لە قسەی ناخۆش و قسەی ڕق و تەریخکردنەوەی خەڵکی لەو شتانەی ئەبنەمای عەزیەت و ئازار بۆ خەڵکی ئەمانەش ئینسان ئەوەندەی کە خوای گەورە دەسەڵاتی دابێ ئەتوانێت لەو جۆرە خێرانە کەوا مەجالێکی زۆری تێدا هەیە و ئەتوانێت ئینشاءڵڵا دەوری خۆی تێدا ببینی خێر بکات خێرخواست بە شێوەی عام بەڕێزان دیارە ئێمە سەر چاوەکان قورئان و فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لو فرموديها لبين ما نسيك القرآن ده فرمي خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها راس أما بو زكاته بلام معناه عجيبتي يعني أي بيغمر خوش وسيمن زكاة ورقل لو أنا كهيانا بيد بو كساني كهجار بو ويلا
بەخیلی و چروکی و دەستقنجاندن وابزانن فەقیرەکەون بەوە کە یارمەتی هەژاران بدەن با لەو ناڕەحەتیە نەجاتیان بێ یعنی پاک دەبنەوە تطهیرهم پاک دەبێتەوە ئەوە لەلایەک و لایەک و بەڕاستی پێم خۆش بوو لەم باسەدا هەرچەند باسەکەش تۆ جێلاودا ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بیانم کە زەکات باشە کەسێ پارەکەی خۆی تەوزێ ئەکا بەسەر خەڵکیدا بەرەنجە شانیش پای کردووە بەڕاستی ئەمە زاتێکی دەوێ و ئەمەل و هیوایەکی دوا ڕۆژی هەوێ آخر هەر ئەو فەرمودەیە کە فەرمی حەصینوا ئەموالەکم بالزەکات وداووا مرضاكم بالصدقة واستقبلوا البلاء بالدعاء ئەمە سێ خاڵی زۆر گەورەیە ئەفەرمێت سەروەتەکانتان بخەنە ناو قەڵا و سیاجی بۆ بکەن بە زەکاتدان یعنی کەسێک کە زەکات دەدا خۆ پاراستنی ماڕەکەشتێکی هەر لە دنیاشدا بەڕاستی ئەنجا بە سەدەقە و خێرکردن نەخۆشەکانتان دەرمانکەن بە خێرکردن و ڕوبەڕووی بەڵاو قەدەر و مشکلەکان ببنەوە بە دوعای خێر لە خوای گەورە دیارە دوعاکان دەبێت هەر لەخوا بێ پەڕانەوەکان لەخوا بێ و داواکان هەر لەو بێ بەڕاستی کەوا بوو خۆی لە خۆیان خێرکردن بە تایبەتی سەدەقە و زەکات و مزگەوت دروستکردن و پڕ دروستکردن و دەستگرتنی هەژار و بە تایبەتی دەبیتە کەفیلی هەتی و کۆمەڵەشت هەیە لەمانە ئەمە هەمووی بەڕاستی ئەمەل و هیوای دوا ڕۆژە ئەگەر کەسی ئەمەل و هیوایە نەبێت بۆچی ئەیکا هیچ نایکە بەڕاستی بەنیەتی ئەوە ئیکا کە خوای گەورە دەفەرمێ فەمەن یعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره